تروسکەی شاوی هەورێک بووی کەیلی باران لە شەوی ئەنگوستە چاوە. تەقینەوەی کانیاوێک بووی لە جاوێنی ناڵەشکێنێ ڕاوەستانە بۆ ڕووباری وەڕێکەوتن بووی بەبەستێن تا ناخی دەریای یەکگرتن. تۆ کلیلی ئەو سندوقەی ڕازی سەرکەوتنی تایە بۆ ژێردەستان. تۆ تۆفانی مۆجی مێژووی بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان. سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. ئازیزان، لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. هەروەک ئاگادارن لە سەرۆزەمی نزیک بوونەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکی سیاسی چینایەتی کۆمەڵەداین. هەر بم بۆنەوەیە بەرنامەی ئەمڕۆمان تەرخان کردووە بۆ قسە و باسکردن لەسەر یەکێک لە ئەرکە گرنگەکانی کۆمەڵا، واتە سڕینەوەی ستەمی نەتەوایەتی لە کوردستان و کەڵک وەرگرتن لە مافی چارەی خۆنووسین. لە ئاڵلقەی هەفتەی بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناوی کۆمەڵا، لایەنگر و داکۆکیکاری شێلگیری چارەسەربوونی ستەمی نەتەوایی لە کوردستان و لە کۆتایی بەرنامەکەیشدا دیکلەمەی شعرێک بە ناوی کاروان کە هەردوو بابەتەکە لە نووسینی وامادەکردنی هاوڕێ ساید ئەمانین پێشکەش بەوەی خۆشەویست دەکرێت. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. کۆمەڵا لایەنگر و جاکۆکیکاری شێرگەری چارەسەربوونی ستەمی نەتەوایەتی لە کوردستان. یەکێک لە ئەرکە گرنگ و سەرەکیەکانی کۆمەڵا و شیارکردنەوە و هاوجەهەتکردنی هەرچی زیاتری کرێکاران و خەڵکی زەحمەتکێشە لە کوردستان بۆ ڕەچاوکردنی ڕێگەچارەی کۆمۆنیستەکان بۆ مەسەلەی نەتەوەیی لە کوردستان. پێویستە هەوڵ بدرێت کە ڕێگەچارەی واقعبینانە بۆ چارەسەرکردنی مەسەلەی نەتەوەیی لە کوردستان هەرچی زیاتر هۆگرایەتیەکی کۆمەڵایەتی بەدەستبێنێت. هەروەک زۆر جار جەختمان لەسەر کردووەتەوە کۆمەڵا خوازیاری مافی دیارەکردنی چارەنووس بە مانای مافی پێکێنانی دەوڵەتی سربەخۆیە بۆ خەڵکی دانیشتووی پارێزگا و ناوچە کوردنشینەکان، بەڵام دابینکردنی بارودۆخێک کە تیادا خەڵکی کوردستان بتوانن بەبێ دڵەڕاوکێ و نیگەران لە هەڕەشە و داسەپاندنی گوشاری نظامی، پۆلیسی، سیاسی، ئابووری و هیتر ئازادانە لە مافەی خۆیان کەڵک وەربگرن، لە گرەوی خەبات بۆ هێنانە ئارەی قۆناغێکی شۆڕەشگەرانە لە ئێران و ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی و دامەزراندنی دەسەڵاتێکدایە کە بە شێوەی کردداری گشت مافە دیموکراتیەکانی خەڵک دابینکات. هەر بۆیە تەنیا ڕێگەی واقعبینانە چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتی خەڵکی کوردستان گەشەپێدان بە خەباتی شۆڕەشگەرانە و گرێدانیەتی بە بزووسنەوەی شۆڕەشگەرانەی سەرتاسەریەوە بە ئامانجی ڕووخاندنی شۆڕەشگەرانەی دەسەڵاتی ئیسلامی و دابینکردنی ئازادیە دیموکراتیکەکان و ئازادی بێشەرت و مەرجی سیاسی. بەڵام کۆمەڵا لە بارودۆخێکدا لەسەر استراتیژی سوسیالیستی خۆی لە پێناو سڕینەوە و چارەسەرکردنی ستەمی نەتەوەیی پێداگیری دەکات کە ناسیۆنالیزمیش کۆمەڵگای کوردستانی خستووەتە ژێر کاریگەری سیاست و کردداری خۆیەوە. ئەگەرچی گەرە سەرەتاییەکانی بزووتنەوەی ناسیۆنالیستی لە کوردستان لە قاڵبی کاردانەوەی جرەبەگایەتی ناوچەی بەرامبەر بە دەستڕێژی و هێرشی دەوڵەتی ناوەندی خۆی نیشاندا، بەڵام لەگەڵ لە نێوچوونی نظامی جرەبەگایەتی و سەر هەڵدان و گەشەی سرمایەداری لەم ناوچەیە، ئایدۆلۆژی ناسیۆنالیستی ئاژین بووە ناو چین و توێژە تازەبا و خوشبژێوەکان و بوو بە ئایدۆلۆژی زاڵی بۆرژوازی تازە بەدەسڵات گەیشت و توێژە مامناوەند و وردە بۆرژوازەکانی کوردستان. ناسیۆنالیزم ئایدۆلۆژی و ئاراستێکی کۆمەڵایەتی سیاسی دیاری کراوە کە لە کۆمەڵگای کوردستاندا وەک باقی کۆمەڵگاکانی دیکە دوانەی پەرەسەندنی پەیوەندیەکانی سرمایەداری لە پاڵ باقی بزووسنەوە سیاسی و چینایەتیەکاندا بووەتە بزووسنەوەیکی سیاسی. ئەحزابی سیاسی و کۆمەڵێک بەرنامەی سیاسی جۆراوجۆر بەپێ ئەم ئایدۆلۆژیە و لەسەر بەستنی ئەم ئاراستە کۆمەڵایەتیەدا مزراون و داڕژراون. ئەم ئایدۆلۆژیە خاوەنی جیهانبینی، استراتیژی سیاسی، کولتور و سنەتی تایبەت بە خۆیەتی. مێژووی گەشە و پەرەسەندنی سەرمایەداری نیشانی داوەکە ئایدۆلۆژی و بەرنامەی ناسیۆنالیزم بەپێ پێویستی سەرمایەداری بە پێکهێنانی بازاڕی ناوخۆیی و پاوانکردنی ئەم بازاڕە لە چوارچێوەی سنوورە دیاریکراوەکان و پێویستی پاراستنی ئەم سنوورانە بە زەبری هێزی جەماوەری جێگیرکراو لەم ناوچانەدا شکڵی گرتووە. ناسیۆنالیزم، کولتور و ئەدەب و هۆنەر هێمای تایبەت بەخۆی بۆ ئاسانکردنەوەی بابەتیانەی
هێنانە مەیزانی جەماوە لە خزمەت و وەزی هێنانی ئەم ئامانجە چینایەتیەدا خۆڵقاندووە. بەڵام ئەمڕۆ کە لەگەڵ گەشەی بەرشاوی سەرمایەزاری و جیهانی بوونەوەی ئەم سیستمە هەموو سنوورێک بەرەوڕووی حرەکەتی کاڵا و سەرمایەکراوەیە، پایە ئابوووریەکانی ئەم ئایدۆلۆژیە واتە پێکهێنانی بازاڕی ناوخۆی و نەچەوەی لە ناوچووە. سەرمایەدارانی کوردستانیش هەنگاو هەڵگرتن بەرەو تێکەڵبوون لەگەڵ بازاڕی جیهانی لە پێناو بەرژەوەندی چینایەتی خۆیاندا دەبینن. لە ئێستا زانمانەوەی سیستەمی نەچەوایەتی لە کوردستان لە بێمافی سیاسی و ئێجاری، کولتوری، دواکەوت و ڕاگررتنی کوردستان لە بواری ئابووری و پێکاتەی لاوازی خزمەتگوزاری کۆمەڵایەتیکە دووکەڵەکەی لە بنەڕەتدا دەشێتە شاوی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانەوە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا خۆی نیشان دەدات. ناسیۆنالیزم لە بوونی ئەم بێمافی و ستەمانە کەڵک وەردەگرێت، خۆی پەروار دەکات و حضوری خۆی لە گۆڕەپانی سیاسی کۆمەڵگەدا پاراستووە. بەڵام لەو جێگایەوە کە بە حکمی ئەم گۆڕانکاریە کۆمەڵایەتی و ئابووریانەی لە چەندەیە ڕابردوودا ڕوویانداوە، چینی سەرمایەدار و توێژە خۆشبژێویەکانی کۆمەڵگا هانزەرێکیان بۆ خەبات لە پێناو چارەسەرکردنی سیستەمی نەتەوایەتیدا نییە و ڕەوتە ناسیۆنالیستەکانیش بە حکمی هەر ئەم گۆڕانکاریانە زیاتر لە ڕابردوو لە ئاراستە و ئاواتەکانی پێگەی چینایەتی خۆیان واتە سەرمایەداران و خاوەنانی سەروەت و توێژەکانی سەرەوەی چینی مامناوەند نزیک بوونەوە لە جیاتی ئەوەی کە چارەسەرکردنی سیستەمی نەتەوەیی بکەنە ئامانج، تەنیا بە وەدەستهێنانی بەشێک لە دەسەڵاتی خۆجەیی لە هەر ڕێگەیەکەوە بێت ڕازین. کەوابوو ئەرکی مێژووی چارەسەرکردنی سیستەمی نەتەوایەتی و هەر جۆرە گۆڕانکاریەکی دیموکراتیک لە کۆمەڵگادا کەوتووەتە سەرشانی ڕۆتێکی وەک کۆمەڵە و چینی کرێکار و بزووسنەوەی سوسیالیستی ئەم چینە. چاوی هەورێک بووی کەینی باران لە شەوی ئەنگوستە چاوە دەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵەشکێنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن بووی باباستن تا ناخی داریایەکگرتن ناخی داریایەکگرتن. کلیلی ئەو سندوقای ڕازی سەرکەوتنی تایە بۆ ژێر دەستان تۆ تۆفانی مەوجی مێژووی تۆ تۆفانی مەوجی مێژووی بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان. روزکەی چاوی هەورێک بووی کەینی باران لە شەوی ئەنگوستە چاوە دەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵەشکێنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن بووی باباستن تا ناخی داریایەکگرتن ناخی داریایەکگرتن. چینی
کرێکار و خەڵکی زەحمەتکێش و ئازادیخوازی کوردستان هێزی بزوێنەری بزووسنەوەی شۆڕژگەرانەی کوردستان و کۆچای هاتنیستەمی نەتەوایەتیش لە گرەوی بەرەو پێشچوونی ئەم چینە کۆمەڵایەتیەدایە لەم خەباتەدا. بەڵام سرەڕای ئەوەیە کە ئەمڕۆ لە کوردستان دووکەڵی ستەمی نەتەوەیی زیاتر لە هەمووان دەچێتە ناو چاوی کرێکاران و خەڵکی بەشمەینەت و زەحمەتکێشەوە، بەم حاڵەشەوە جەماوەری کرێکار و زەحمەتکێش تەنیا بۆ جاخوازی سڕینەوە و چارەسەربوونی ستەمی نەتەوەیی نەهاتوونەتە مەیدانی خەباتەوە. کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی ئازادی خوازی و ستەملێکاوی کوردستان داخوازی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی ڕوونی خۆیان هەیە کە بە بۆنەی جۆرا و جۆرەوە ڕایدەگەن و دەیخەنە ڕوو. کۆمەڵە بە هەر ڕادەیە کە بتوانێت بە ئامادەبوونی لە خەباتی ڕۆژانەی چینی کرێکار و توێژە بێبەشەکانی کۆمەڵگە و بە پێداگەری لەسەر خواستەکانی ئەم هێزە کۆمەڵایەتیە بە شێوەی ڕێکخراو بێنێتە مەیدانی خەباتی سیاسیەوە باشتر و هاسانتر دەتوانێت گشت ڕەوت و بەرەی سۆسیالیستی بۆ ڕێبەریکردنی بزووسنەوەی شۆڕژگەرانەی کوردستان و وەدی هاتنی بەرنامەکانی لە پێناو چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتیدا بگەێنێتە ئاستێکی باشترەوە. لە یەکەم ڕۆژەکانی دامەزرانی دەسەڵاتی شۆڕایی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە کوردستان هەوڵ دەدرێت خاڵ و بڕگەکانی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتی جەماوەری لە کوردستان بخرێنە بواری کرداریەوە و ئاسەوارێک لە ستەمی نەتەوایەتی نەمێنێ. گشت ئۆرگان و ناوەندی نظامی و ئەمنیەکان و هیتر کە ئامرازی داسەپاندنی ستەم و هەڵاواردنن تێکەوە دەپێشرێن. هەموو یاسا و بربەستە ئیداریەکان کە بە پێ هەڵاواردن شکڵیان گرتووە هەڵدەوەشێنەوە. بەڕێوەبردننی کاروباری کوردستان و بەڕێوەبردننی کۆمەلگا بە شۆڕاکانی هەڵبژێردراوی خەڵک لە ئاستە جۆراوجۆرەکان و شۆڕای نوێنەرانی سەرتاسەری کوردستان دەستپێردرێت. ئەم شۆڕایانە هەم یاسادا ڕێژەرن و هەم بەڕێوەبەری یاساشن. بەرنامەیەکی دیاریکراو بۆ پەرەپێدانی ناوەنجەکانی بەرهەمهێنان و قەرەبووکردنەوەی دواکەوتووی ئابووری بەهۆی هەڵاواردنی نەتەوایەتی بە هەزینەی دەوڵەتی ناوەندی یا خۆجیئی بەکردەوە دەردێت. لە ڕێگەی بردنە سەرەوەی ئاستی پەروەردەی بە خۆڕایی لەوانە فێرکاری تکنیکی و پیشەیی، بردنە سەرەوەی ئاستی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و گشتی و هیتر ئیمکانی ڕاستەقینە بۆ بەهرەمەندبوون لە مافی بەرامبەر بۆ خەڵکی کوردستان دەخڵقێت. نوێنەرانی شۆڕا سەرانسەریەکانی کوردستان بە هیچ جۆرە شەرت و مەرجێک لە ئۆرگانە سەرانسەریەکانی بەڕێوەبەرایەتیدا بەشداری دەکەن. بە وەدی هاتنی ئەم بارودۆخە لە کوردستان و هاتنارەی وەها بارودۆخێک لە ئاستی سەرتاسەر ئێراندا بە گرسنەبەری سیاسەتی وشیارانەی پەروەردە و کولتوری ئەگەری هەر جۆرە نابەرابەریەک لە نێوان نەتەوە جۆراوجۆرەکاندا لەناو دەچێت و پێناسە ئینسانی کەسانی سەر بە ئێتنیک و نەتەوە جۆراوجۆرەکان و ڕێگای نزیکبوونەوە و تێکەڵبوونیان لەگەڵ یەکتر خۆشتر دەکرێت. وەها کۆمەلگایەک لەگەڵ ستەمی نەتەوایەتی نامۆ دەبێت. لەگەڵ ئەوەی ئێمە خوازیاری ئەوەن کە دیاریکردنی مافی چارەنووس تا ئاستی جیابوونەوە و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ بۆ خەڵکی کوردستان بەڕەسمی دەناسین، دیارە لە ئەگەری پێکاتنی بارودۆخێکی دموکراتیکدا لە ئێران ئەوە خەڵکی کوردستانن بڕیار دەدەن کە چۆن لە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان کەڵک وەربگرن. لەوەها بارودۆخێکدا بە لە بەرچاوگرتنی هەلومەرجی جیهانی و کۆمەڵێک هۆکاری ناوچەی و جیهانی و بارودۆخی بەشەکانی دیکەی کوردستان ئێمە مانەوە لە چوارچەوەی ئێران و بەشداری خەڵکی کوردستان لە دەسەڵاتی سەرتاسەری و شۆڕایی کرێکاران و زەحمەتکێشاندا پێشنیار دەکەین. شۆڕشمان دژمنی کوردستان تێرشی هێنا سەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەتکێشان ڕا هەریان کرد ئاوا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان دەشتێکی ئەستەشی سووری کرێکاران ڕێبواری ڕێبازی یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی کرێکاران دژی ئیمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان
يشملكم الله وطولان يشملكم الله وطولان لشكريكي أردشي سوري كريكاران روز أحمد شيشي كرد كوا بلك دوري تشنجي كريكارا في كردستان هالشيني كريكارا وطامكيني دجواني فيك بيني فوق الجهان يشملكم الله وطولان يشملكم الله وطولان يشملكم الله وطولان لشكريكي أرتشي سوري كريكاران وقابل بردبن لجاني دوز منان أرتشي خير مجان تقدشين انتا روجي رابرين تقدي هزي تيار حكمي سرماية دار بالروخينيش يشملكم الله وطولان يشملكم الله وطولان يشملكم الله وطولان دشكريكي أرتشي سوري كريكاران تقدشين اسلام شوشي ديمقراطيك ريقاي بخوش دكا بو سوسياليزم وستان يكجاري بو تيشاوا بيباك قالوا تكير الزاري تا سوسياليزم يشملكم الله وطولان يشملكم الله وطولان يشملكم الله وطولان لشكريكي أردشي سوري كريكاران دەنگی زەنگی کاروانێکم دێتە بنگوێ لە پێدەشتی ئاواتە دێرینەکانمدا هێدی هێدی دێ و داژوێ زایڵەی زەنگی سەر قافڵەی ئەم کاروانە ئەبیستم وە بەنێو جەرگەی شەوی تارا ڕووە و ئاسۆ بێگوێدانە کۆس بۆ ڕێگەر هەنگاو ئەنێ ئەم کاروانە درەختێکی بەدەیان جار پەلکراوە و کەچی ئێستاش بەپێوەیە ئەم کاروانە ڕووبارێکە بەدەیان جار سەدی لەبەر بەسراوە و کەچی هەروە بەڕێوەیە ئەم کاروانە قەقنەسێکی بەدەیان جار هەڵقرچاوە و هەرزیندووە ئەم کاروانە ڕێبوارێکی شاری خۆرە سەدان ساڵە بەڕێوەیە و ماندوو نەبووە بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سپاس کە چاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکە و دیدارێکی دیکە ماڵەوە هر شيء دستي بك على القريب باكين داكاري دنياي باك دنياي بشوصانوا حكمي بداز قلانوا حكمي سوري كريكارا سوسياليزم أسوي جهان روخاندني شوسينرا روخاندني شوسينرا اسمر جاي كريكاراني تشتيواني دوتياراني اسمر جاي كريكاراني تشتيواني دوتياراني قوم علي زحمة كيشاني قوم علي زحمة كيشاني قوم علي زحمة كيشاني